کۆنگرەی پێنجەمی یەکێتی یان کۆنگرەی بەیعەتدان بە کوڕانی تاڵەبانی چی دەگوزارێت لە نێوخۆی یەکێتیدا. جاران و لە پێش هەر چوار کۆنگرەکەی پێشووی یەکێتی نیشتیمانی کوردستان و لاسەروبەندی ئامادەکاری بۆ کۆنگرە تەواوی دەستگا و دامەزراوەکانی حیزبەکە و تەنانەت سلێمانی و زۆری سەوزیش دەکەوتنە حاڵەتی ئامادەباشی. تەواوی سەرکردایەتی و کادرەکانی دەکەوتنە جوڵا بۆ بەدەستهێنانەوەی کورسی و پۆستەکانیان. بەڵام لە مێژوو یەکێتیدا تاکە کۆنگرەیە کە تەنها 3 ڕۆژ ماوە بۆ بەستنی و هیچ جۆرە جموجۆڵێکی نێوخۆیی و دەرەکی نابیندرێت. سەرکردایەتیەکەیان لابری ئەوەی وەکو جاران کۆمیتە و مەڵبەند و ماڵی ئەندامان بگەڕێن دێن و لا فەیسبووک و تەلەگرام و تیکتۆک وێنەیەکی بافڵ تاڵەبانی دادەنێن و ئەوەی پێویست بێت بۆ گەرەنتی دەرچوونەوەیان لەسەری دەنووسن. تیوار لە ڕێگای سەرچاوەیەکی باڵای ئاگادار لە نێو سەرکردایەتی ئێستا یەکێتی زانیوێتی کە پێش 2 هەفتە بافڵ تاڵەبانی لە دانیشتین لەگەڵ ڕەفعەت عەبدوڵڵا لیستێکی 51 کەسی لە ئەندامانی ئێستای سەرکردایەتی نزیک لە خۆی و چەند هاوڕێ و ڕاوێژکارێکی خۆی لە سەرکردایەتی نوێ داناوە و پەیڕە و پرۆگرامیش بە تەواوی بەند و مادەکانی نووسراونەتەوە و کۆتاییش بە پرەنسیپ و شێوازی هەڵبژاردننی دەستگا و مەکتەبەکان هێنراوە. ئەم دۆخە پڕ لە ترس و داسەپێنراوە وای کردووە هەر لە ئێستاوە بەشێک لە ئەندامانی سەرکردایەتی و دامەزرێنەرانی ئەو حیزبە بڕیار بدەن بایکۆتی کۆنگرەکە بکەن و جارێکی تر شەرعیەت بە دەسەڵاتی بە زۆر نەدەنەوە. ئەمە جگەلەوەی سەرۆکی یەکێتی پێشمانگێک لیستێکی 28 ناوی داوە بە ئامادەکارانی کۆنگرەکە و لاسەری نووسیویە ئەمانە بەشدار نابن و ڤیتۆیان لەسرە. ئەو سەرکردایەتی و ئەندامە باڵایانەی دوور خراونەتەوە جگەلەوەی هێندێکیان نزیک بوون لە هاوسەرۆکی پێشوو بەشێکیشیان ئەو کەسانە بوون کە لە ماوەی ڕابردوودا ڕەخنەی جددیان لە سیاسەت و بەڕێوەبردننی حیزبەکە هەبووە. پاش 3 ڕۆژی دیکە 600 ئەندام دەچنە نێو ئەو هۆڵەی پێشمانگێک هەموو کاروبارەکانی تێدا یەکلایی کراوەتەوە. ستران عەبدوڵڵا بەرپرسی میدیای یەکێتی 2 ڕۆژ لەمەوبەر لە میدیای فەرمی یەکێتیدا گوتی کە ئەوان دەسەڵاتی ڕەهای کۆنگرەکەیان داوە بە بافڵ تاڵەبانی وەک ئاماژەیەک با بڕیارەکانی پێش کۆنگرەکە جگە لە بافڵ تاڵەبانی کە ماوەی 2 ساڵە تەواوی دەسەڵاتی ئەو حیزبەی لە دەستی خۆیدا کۆ کردوێتەوە و لا نمونەی دەسەڵاتە ئیداری و سەربازی و حیزبی و حکوومیەکان. لە ئێستاشدا قوبات تاڵەبانی براشی لە چوونی بۆ کۆنگرەی پێنجەم تەماعی بەدەستهێنانەوەی کورسی سکرتێری سکرتاریەتی مامجەلالی هەیە کە دەسەڵاتێکی باڵای نێو یەکێتیە و تەنانەت دەستەی چاودێری و دەستەی دەستپاکی یەکێتیش ناتوانن لێپرسینەوەی لێ بکەن. ئەوە جگە لە کورسی و پلەی دووبراکە ئەوەی لەو کۆنگرەیە دەمێنێتەوە بۆ پۆستەکانی ئیداری گشتی و کارگێڕی مەکتەبی سیاسی. بافڵ تاڵەبانی هەرزوو ئەوانیشی یەکلایی کردووەتەوە و ئیداری گشتی حیزبەکەی بە تەواوی پارە و ئیمکانیاتەوە سپاردووە بە هاوڕێدارۆ نووری کە ڕاوێژکاری خۆیەت و کارگێڕی مەکتەبی سیاسیشی سپاردووە بە شاناز ئیبراهیمی پووری. لا بەرامبەریشدا تیمێک لە سەرکردە و کەسانی ناڕازی هەن کە تا ئێستا بە دروستی نازانرێت ئایا تەنانەت بەشداریان لە کۆنگرەکە پێدەکرێت یاخود نا، چونکە بەشداری پێکردنیان کەوتوتە بەر مەترسی هەڵچوون و تووڕەبوونە بەردەوامەکانی بافڵ تاڵەبانیەوە.